مەبەستمەوە بۆ بێڕێزی بکەم بەرامبەر عێراق. وەکو وەرزشوانێک ئایا وەرزش ناساندنی هەڵوێستی سیاسی و نەتەوەیەتیە؟ ڕسمی عەلی کیمیاییم بۆ نێرن، ڕسمی هەڵەبجەم بۆ نێرن، ڕسمی شەهیدم بۆ نێرن. شەقامی وەرزشی عێراق باز لەوە دەکەن دەڵێن کە ئەم کارێکە کردووە زیان بە دوا ڕۆژی ئەو یاریزانە دەگەنێت. تا چەند ڕاستان قسەیە؟ قەسە بۆ حەوسە نامم بۆ هاتە بێ بەس لەسەر کوشتنی من، ڤیدۆم بۆ هاتووە خەڵک ڕسمی منی دانا و تەقەی لێ کردووە. من یەک دەقە لە ژیانما تەمرینم نەکردووە لە عێراق. دەبرەی تۆزە کوردایەتی و مێژووی کوردی فێر بێت لەگەڵ هەنێک پیاوەتیە. بینەرانی پایتەخت سپۆرت سلااوتان لێبێ و ئەم کاتتان باش. هەفتەی ڕابردوو لە وڵاتی ئیمارات لە شاری دووبەی پاڵاوانکێکی کینگبۆکسێن بەڕێوە چوو لە کێشی 70 کیلۆگرامدا. یاریزانێکی کورد بە ناوی هەردە کەریم بەشداری لەو پاڵاوانکێ کرد و وەلایەریەکەش سەرکەوتنێکی مەزنی تۆمار کرد. بەڵام ئەم سەرکەوتنە وای کرد تووشی ڕخنەیەکی یەکجار زۆر بێتەوە لە شەقامی وەرزشی عێراقدا، ئەویش شاردنەوەی ئاڵای عێراق بوو. بۆ ئەم بەبەستە دەمەوێ ڕاستی و دروستی بابەتەکە لە زاری خۆیەوە بدوێنم. کاک هەردە سڵاوت لێبێ، پێم بڵێ ئەم پاڵەوانکێ چی بوو بەشداری تدا کرد و شاردنەوەی ئەم ئاڵای عێراقا بۆچی دەگەڕێنەوە؟ ئەم یەکشەمەی پێشوو 24/5 من لە ڕێکخراوی PFL یاری MMA هەبوو. یاریەکە خۆی یاریەکی زۆر بەخۆت بوو، زۆر باش بوو، بەڵام دەوروبەری یاریەکە و چی ڕوویدا پێش یاری گەورەتر بووە لە یاریەکە خۆی. ئەوەش ئەوە بوو کە من بە پەیامێ لەوێ بووم کە وەکو ناشناڵ تیاق یاری بکەم، بەڵام بتوانم بە ئاڵای کوردستان بڕۆمە ژوورەوە لە برەوەی مافی هەموو یاریزانێک لە هەموو دنیا لە هەش ڕێکخراوێک بێ بۆمان هەیە بە ئاڵای تیپەوە یا بە ئاڵای هەرێمەوە بڕۆینە ژوورەوە، بەڵام نەیانێش بە ئاڵای کوردستان بێمە ژوورەوە. ئیتر منیش لەبەر ئەوە ئاڵای عێراقم شاردەوە و پیشانمدا لەسەر کێشانەکە کە من کوردم. کاک هەردە هەستت چۆن بکە لەبەرەوەی زۆر پاڵەوانمان هەیە لە دنیا کە ئەمەی بەرامبەر کراوە و ئەمەی بەرامبەرەکرێ بە تایبەتی کە ڕۆین بۆ وڵاتە عەرەبیەکان یاریەکەین. بەڵێ پەیامی سەرشت و چی بوو لە شاردنەوەی ئەم ئاڵایەدا؟ دەدویست چی بە خەڵک بڵێ؟ دایمەش کورد بووم و هە کوردیشە بم. زۆر خەڵکەڵێ مەبەستمەوە بۆ بێڕێزی بکەم بەرامبەر عێراق، بەڵام من هەدەفەکەمەوە بوو کە پیشانی دنیا بدەم کە من کوردم. بەڵێ وەکو وەرزشوانێک ئایا وەرزش ناساندنی هەڵوێستی سیاسی و نەتەوەیەتیە؟ براگیان وەرزش ئێستا من ئەمە شتەکەم نەکردووە بە سیاسی، عەرەبەکان کردیان بە سیاسی بەرامبەرێم. هەر ئەوە مەویست پیشان بدەم کە کوردم. من لە 11 ساڵی و 12 ساڵیەوە وەرزشەکەم. هەچ کاتێ ڕۆژ یوتیوب یا لە ئینتەرنێت ئەمنووسی دوو گۆڵی و کورد یا باسکتبال کورد یا MMA کورد هیچ نەئەهات. هەستمە کرد هیچ یاریزانمان نییە، هیچ وەرزشکارمان نییە، هەستمە کرد بە تەنیام لەناو یاریە. ئەوە غەدرێکی گەورەم لێکرا لەبەرەوەی کە گەورە بووم ئەبینم ڤۆڵکان ئۆزدەمیر کووردە، ئەبینینێکێکی وەکو مێمەد ئۆزیل لە دوو گۆڵیا کووردە، بەڵام شاردراوەتەوە شتەکە. ئەمە مناڵی کورد کە سەیری وەرزشکارەکانەکەن ببینن کە ئەتوانین بگەینە مەرحەلەی بەرز و ئاستی بەرز وەکو کورد. بەڵێ کاک هەردە لە شەقامی وەرزشی عێراق باز لەوە دەکەن دەڵێن کە ئەم کارێکە کردووە زیان بە دوا ڕۆژی ئەو یاریزانە دەگەنێت. تا چەند ڕاستان قسەیە؟ من ئەوەی کە کردومە کراوە، پەشیمانیم لێ بە هیچ شێوەیە. هەستەکەم حەقی خۆم بوو، مافی خۆم بوو کە پیشانی دنیا بدەم خەڵکی کوێم. ئێستا یانەوێت بانم بکەن لە یاری لە هەموو وڵاتێک، یانەوێت بانم بکەن لە وڵات عەرەبیەکان بە تایبەتی، بەڵام بە پشگیری خەڵکی کورد ئەوە ڕوو نادات. دوای ڕووداوەکە ئەوە عێراقیەکان لە شەقامی وەرزشی عێراقی ڕخنەیەکی توندت ئاراستە کرا، بەڵام لەلایەن کوردەوە یعنی پشگیرێکی زۆر باشت کرا. هەڵوێست چی بوو لە بەرامبەر ئەم دوو دابەش بوونە؟ ئێستا من ئەوەی ڕاستی بلەوە تێناگەم بۆچی وا هەڵگەڕاونەتەوە عێراقیەکان ئەو نەتووڕە بوون لەم کارە. لەبەرەوەی من بلەو باوەڕام کە کوردێکە بینن لە ناو خۆیانە بە تەنیا ئەو نەغیرەتی هەیە بتوانێ خۆی پیشانبات و بتوانێت کورداتی خۆی پیشانبا، زۆریان پێ ناخۆش بووە. ئێستا زانم زۆر عێراق وەکو جاران نەماوە، ئەمە کاتی سەدام نییە، بەڵام ئەگەر نامەکانە بینی کە بۆ ماتۆ لە خەڵکی عێراقیەوە بینی لە ناو دڵیان ناوڕووی ڕاستیان چۆنە. ڕسمی عەلی کیمیاییم بۆ نێرن، ڕسمی هەڵەبجەم بۆ نێرن، ڕسمی شەهیدم بۆ نێرن، ڤیدۆم بۆ نێرن کە کوردە کوژرە لە دەستی تورکیا یا عێراقیە لە عەرەبە
ڕسمی کوردەکانی سووریان بۆ نێرن ئیتر ڕووی ڕاستی خۆیان پیشانداوە و بە ئیتر خەڵک بزانێت چۆن نەمانە. لە دوای ئەو ڕووداوە لە دوای شاردنەوەی ئاڵای عراق هیچ هەڕەشەیەکی کوشتنت لێکراوە یاخۆت هەڕەشەیەکت لێ بکرێتن؟ باوەڕکەلەوە چێ 600 بۆ 700 نامم بوات بێ بەس لەسەر کوشتنی من ڤیددیۆم بواتەوە خەڵک ڕستمی منی داناوە تەقی لێ کردووە پێمەڵێن هەیە دوامە منیش پەیامەکەم بۆ ئەوانە من لەوێ بووم بە تەنیا ئەگەر دوو لە ڕێەوە پیاو بوونایە لەوێ شتێکیان کردو. باشکا کاردە هیچ سترێسێکی لەسەر ژیانت دروست کردووە یاخود لە دوایەوە نزیکەی هەفتێک بەسەر ئەم ڕووداوە ڕۆیشتووە هەڕەشەی کوشتن لێ دەکرێتن هیچ ترسێک لە دڵی هەردە هەیە؟ ترس لە دڵی کورداقەت نییە. بەڵێ باشە چیت هەبوو لە سەقسەکانی مەرکوچی کە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بڵاوی کردەوە نووسی بیت عێراقی چیت هەبوو لەسەر ئەم قسەیە؟ ئەمەوێ ئەحمەد کەرکووکی داوەتکەم بۆ میوانی بۆ ماڵی ئێمە لە بروی تۆزە کوردایەتی و مێژووی کوردی فێر بێت لەگەڵ هەنێک پیاوەتیە باوەڕەکەم ئەو دووشتە زۆر ناقسەتە. ینی دەتەوێتن داوەتی ماڵی خۆتی بکەی بۆەوەی کەەوە ینی بەشێکی نەقسی تێدایە لەو بابەتەی ینی دەتەوێت گەینتن ئەوەتی و کوردایەتی زۆرتیایە ئیتر پێویستە تۆزە فێریکەینەمە. باشە کاک هەردە لەلایەن فیدراسیۆنی بۆکسینگی عراق هیچ پەیوەندیەکت پێوە کراوە ینی تووشی هیچ سزایەک دەبیتەوە ئەوان پەیوەندیان پێوە کردی لە دوای ئەم ڕووداوە؟ پەیوەندیان پێوە نەکردوم بەڵام ڤیددیۆیەکیان داناواڵێن ئەیکەم بە قەزێ بەسەرما واکەن کە نەتوانم بگەڕێمەوە بۆ کوردستان یا بۆ عێراق بمبێن بە مەحکەمە و بۆ شتانە بەڵام ئەمانە دەسەڵاتی ئەوەیان نییە. اینجا دوو لە ڕوویەوانە درۆیان کردووە لەسەرەوەی کە ئەوان منیان نردووە بۆ ئەم بتوڵەیە بەڵام من یەک دقە لە ژیانما تەمرینم نەکردووە لە عێراق $1 عێراقیم وەرنەگرتووە بۆ پشگیری بۆ یاری هیچ شتێکی بە عێراقەوە نییە. من بە توانای خۆم و بە پشگیری دایکم و بنەماڵی خۆمەوە توانیمە تەمرین بکەم و خۆم دروستکە نازام ئەمانە بۆچی خۆیان خستۆت ناو مۆزوعەکەەوە هیچیان بە منەوە نییە و تا ئێستا هیچ پشگیریەوانم نەبوو بە هیچ شێوە. دایکت چۆن پشگیری کردی لەبەر ئەم ڕووداوەی کە کردت؟ باسی دایکت کرد چکەوەیت پاڵپشتێکی باش دەکات هەڵوێستی دایکت چۆن بوو؟ دایکم دانەیە کە لە ژنە بەغیرەتەکانی کورد دایکم لە بنەماڵی پێشمەرگەوە هاتووە مێردی پێشمەرگە بووە برایشی شەهید بووە بە 19 ساڵی کاوە حەمەڕەشید ناوێتی پیاوێکی زۆر بەناوبانگە ماشەڵڵا. دایکم لەم شتانە ناترسێ وەکو خۆم پشگیری کردووم و هەموو کاتە سپۆرتی منی کردووە و بەبێ دایکم قەت ناگەشتمە مەرحەلە. ئەگە کات بگەڕێتەوە دووبارە هەمان کار ئەنجام دەدەیەوە؟ بەڵێ. زۆر باشە ئامادەی داهاتوو لەژێر هیچ فشارێک لەژێر ناوی عێراق کار بکەیت؟ هاچ کاتێ یاری ئەەکەم ئەبێ هەموو دنیا بزانێت کە من کوردم من لە دڵما کە یاری ئەەکەم هەموو کاتێ هەر خەڵکی کوردم لە دڵایە خۆشەویستی بۆ چوار پارچەی کورد و خۆشەویستی بۆ خەڵکەکەم و بۆ گەلەکەمان. چ پەیامەکت بۆ گەنجی خەڵکی کوردستان هەیە؟ وانەکەن باوەڕتان بە خۆتان نەبێت قەت نەیەڵن یەکێ بچووکمان کاتەوە لە چاوی ئەم عەرەب و شتانەی دەور و بەرمانە ئێمە پێویست ناکات لە کەس باشتر بین بام لە کەسیش کەمتر نین ئێمە قۆمێکی زۆر بەقوەتین زۆر خەڵکمانەیە شانازی پێوە بکەین و ئینشاءڵڵا سەرکەوتووە بین. پامێکی تریشم هەیە ئێستا زۆر لە هێرشێکم هێرش سوشیال میدیا بە تایبەتی ئینستاگرام هیوادارم بتوان پشگیریم بکەن بە تایبەتی لە ئینستاگرام ئێستا کۆمنتی ناشرین زۆر بۆیت. کاکەردە دوا پەیامت چییە لە کۆتاییدا؟ لە ئەخیرا هیوادارم هەموو کوردێکی بە شەرەفێک بتوانێت پشگیری من بکات و بتوانم ببن بە شانازی بۆتان و سەری هەموو کوردە بەرزکەم. هیواداریشم لەم کاتانەیە بیرمان هەبێ بێژوومان چییە و ئێمە خەڵکی کەین خەڵکی کوێین. زۆر سوپاس دەستەکانت خۆش بیتن. ئەمە تەواوی ڕاستیەکانی ڕووداوەکەی هەفتەی ڕابردوو بوو کە لە وڵاتی ئیمارات لە شاری دوبەی بەڕێوە چوو کە هەردە کەریم لە دوای ئەوەی کەوا لە یاریەکە سەرکەوتنیی مەزنی بەدەستێنا بەڵام بە شاردنەوەی ئاڵای عێراق زۆرترین ڕەخنە و
زۆرترین هەڕەشەی لێکرا ئەوە تەواوی ڕاستیەکان بوو تا بەرنامەیەشتر بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ.